نرجو من القادة المسؤولين داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەین کە بەو بڕیاریاندا بچنەوە چونکە گوندی بەشیر و ناحیەی تازە بەردەوام قوربانی داوە بە چەکی کیمیاوی و موشک لێی درراوە. دوو بنکەی پۆلیسمانەیە، بنکەی تازە کە پاراستنی ناو ناحیەکە و دەوروبەری لە ئەستۆیە. گوندی بەشیریش ناوچەیەکە جم و جۆری لەسەر و نزیکەی 30 کیلۆمەتر دەبێت. چواردە بازگە و خاڵی پشکنینمان هەیە. هەر بنکەی 6 پۆلیسی تێدایە. ئەو پۆلیسانە ناو بنکەی بمێننەوە یان لە بازگەکان یان ڕێخستی ناو ناحیەکە یان بڕیارەکانی دادگا جێبەجێ بکەن بۆ گرتنی تاوانبار. ناوچەکەمان ناوچەیەکی گەرمە و پشتی کراوەیە بە ڕووی چیای مەکحول و فەتحە. جم و جۆری چەکدارانی داعشەیە لە سنوورەکەدا. فەرماندەی پۆلیس هەر جارێک دێنە ئێرە داوای ژمارەیەک پۆلیس دەکەن و دەیانگوازنەوە. پێویستە بچن پۆلیسی ئەو ناوچانە ببن کە سەقامگیرن. ئێمە وەک دانیشتوانی ناحیەی تازە و گوندی بەشیر ڕێگە نادەین پۆلیسەکانمان بگوازرێنەوە چونکە پێشتر بەر لە ساڵی 2014 ژمارەیەک پۆلیسی ناحیەکە گوازرانەوە. بینیمان چەکدارانی داعش شێریشیان کرد و ژمارەیەک شوێنیان داگیر کرد لە ناویاندا گوندی بەشیر. وا بڕوات هیچ ئەمان و سەقامگیریەک نامێنێت لە ناوچەکە.